دەوڵەتی عێراق کە لە هەموو ڕوویەکەوە دەوڵەتێکی لەرزۆکە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە بە دیاریکراویش لە ڕووی سەقامگیری و ئەمنیەوە ئێستا کە هێزەکانی ئەمریکا دەستیان بە کشانەوە کردووە بە دیاریکراویش لە بەغدا و لە هەندێک شوێنی دیکە ئەمە لە لای هەندێک نیگەرانی دروست کردووە بەڵام هەندێک لە دەسەڵاتدارانی عێراقیش زۆر بەمە دڵخۆشن ئایا خۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا چی بە دوادا دێت جارێککە سەر هەڵدانەوەی داعش و هزری توندڕەوی دێت یاخود نە کۆمەڵێک باسن لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز جەیمز جێفری نوێنەری پێشووی ئەمریکا بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕاستەوخۆ لە ڤێرجینیاوە لەگەڵماندایە بەڕێز جێفری سلااوان لێبێ سوپاسانەکەین کە جارێکی دیکەش بەشدارن لەگەڵمان لە کوردستان 24 ئێستا دەسەڵاتدارانی عێراق زۆریان پێخۆشە کە هێزەکانی هاوپەیمانان بە دیاریکراویش ئەمریکا و تەنانەت یۆنامیش لە عێراق دەکشێنەوە بەڵام پرسیار ئەمەیە ئایا عێراق ئەم دەوڵەتە لەرزۆکە توانای سەقامگیری و خۆڕاگری هەیە بەبێ هێزەکانی ئەمریکا؟ دووبارە زۆر سپاس بۆ میوانداریتان ئەو ڕێکەوتنامێ ئێستا هەیە بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە کۆتایی ساڵی 2026دا ساڵێک و نیمی ماوە من دڵنیانیم لەوەی ئاخۆ ئەمە بیرۆکەیەکی باش ئەمانجاندان یاخۆدنا دوای ئەوەی هێزەکانی ئەمریکا لە سای 2011 لە عێراقشانەوە ئەو کاتە باڵێز بوو لە ماوەی 2 ساڵدا بینیمان داعش دەرکەوت و فەلوجەی داگیر کرد و بەرەو مووسڵیش ڕۆژ و زۆربەی دەشتایەتەکانی دیزلەی داگیر کرد تاوەکو ئێستا داعش مەترسیە و ئێرانش بە هەمان شێوە هێزەکانی ئەمریکا سەقامگیری وڵاتەکەی پارێستووە لەگەڵ ئەوەشدا لە دەستی داعش یاخود ئێرانیەکان پاراستوێتی بۆیە من لە حکومەتی خۆم دەکەم کە لەگەڵ عێراقیەکان و سەرۆکەیدا قسە بکەم بۆ ئەوەی دڵنیا بن لەوەی پەیوەندیەکی ئەمنیمان هەبێت تاوەکو ئەوەی 2 ساڵی 2011 دوای ئەوە دووبارە نەبێتەوە تاوەکو ئەمریکیەکان و عێراقیەکان دووبارە ناچار نەبن دژی دژنەکان بجەنگن بۆیە ئەوەی هەمان هەڵە دروست نەبێتەوە جارێشتر زۆر باشە کەواتە بەڕێز جێفری بەڕای ئێوە مەترسیەکانی داعش سەرهەڵدانەوەی داعش وەکو خۆی ماوە ئەگەر هێزەکانی ئەمریکا بکشێنەوە چارەنووسی عێراق چی لێ دێ؟ داعش توانای خۆی سەلماندەوە بۆ دووبارە زیندوو بوونەوە ئێستا لە سووریاش ماوەی دایان ساڵە هێزەکانی ئەمریکا لەوێ هەن و داعشش لەوێ بوونی هەیە بۆیە لە ئێستاشدا سەرکردیان هەیە کە لە ئیدلب و لە شوێنەکانی تریش بۆیە دووبارە سەرهەڵدانەوەی داعشدا لە بیرتان بێ قاعیدە لە عێراقدا چوو بۆ سووریا و توانی ئەم هێزە گەورەیە دروست بکات لەگەڵ ئەوەدا دۆخەکە ناسێ گیرە بۆیە دەرفەت هەیە کە داعش دووبارە گەشە بسەنێتەوە لە سووریا و لە شوێنەکانی تریش تەنان لە عێراقیش بۆیە هەمان کێشەمان لێرە هەیە بۆیە پێم وایە بەهۆی بوونی ئەو هێزە کەمەی کە لە عێراقەیە تێچوویەکی زۆری ناوێت دەتوانین 3000 تەحمل بکەین بۆیە قوربانیی زۆری ناکەوێتە گەر هاتوو زۆر باش ڕووبدا بەڵام بەڕێز جێفری ئەگەرچی ئێوە خۆشتان ئاماژەتان پێدا کشانەوەی هێزەکانی ئەمریکا لەم کاتەدا بە دیاریکراوی ئەمە دووبارەکردنەوەی هەمان هەڵەی ساڵی 2011 نییە کە هێزەکانی ئەمریکا کشانەوە
بەڵێ ئەمە وایە دووبارەی دەکەمەوە هۆک ئامانجی هەردووچیان هەردوو هێزەکە ئەویش جەنگانە دژی داعش با ڕاشکاو بین هەردوو سووریا و عێراق لەلایەن دەستوەردانەکانی ئێرانەوە زۆر زیانیان بەرکەوتووە هێزەکانی ئەمریکاش بە شێوەیەکی نافەرمی بەڵام بە شێوەیەکی زۆر گرنگ لەوێدا کار دەکەن بۆ پاراستنی هاوسەنجیەکان هاوسەنجی لەو ناوچەیەدا بۆیە حکوومەتی عێراقیش لە ئێستادا داوا دەکا بڕۆن زۆر باشە بەڕێز جەفری با بێنە سەر سووریاش بەڕێستان زۆر چاک ئاگاداری دۆخی سووریان وەکو دیبلۆماتکاریش پێشتر تا چەند هاوپەیمانەتی نێوان هەسەدە و ئەمریکا بۆ سەقامگیری سووریا گرنگە هەروەها بەبێ دابینکردنی مافی پێکاتەکانی سووریا سەقامگیر دەبێت با بەڕوونی لەگەڵتانە بدوم ئێمە لە سووریا نین بۆ ئەوەی کەماتەکان پارێزین بەڵکو لە سووریان بۆ ئەوەی سەقامگیری بپارێزین لە ڕێگای جەنگان دژی داعشدا هێزەکانی سووریای دیموکرات زۆر کاریگەر بوون لە بەرەنگاربوونەوەی داعش و ئێستش پێویستمان پێ بۆی بەردەوام بن لەوە و پشتیوانیکردنی هێزەکانی ئەمریکا هەروەها پێویستمان بە سووریایەکی سەقامگیر هەیە بەمەش داعش لەناو دەبرێت ئێستا بەڕێز ئەرشەرع سەرۆکی سووریا و حکوومەتی سووریا هەوڵ دەدەن خۆیان ڕێک بخەنەوە و هەوڵ دەدەن کار لەگەڵ هاوڕێکانمان دەکەین لەگەڵ ئیدارەی دیمەشق دەکەین بۆ دانانی خشتەیەک بۆ ئەوەی گۆبنێک لە نێوان مەزلوم و سەرۆک شەرعدا بکەین بۆیە دەبێت لە سووریا ئەوە دانامەزرێت کە دەڵێن دەوڵەتیشتر لە ڕۆژهەڵات زۆر باش وڵاتەکە بەڕێز جەفری من هەردێمەوە سەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئایا کشانەوەی هێزەکانی ئەمریکا کاریگەری لەسەر هاوپەیمانە استراتیژیەکانی ئەمریکا نابێت لە ناوچەکە بۆ نمونە کورد ئەمە پرسیارێکی زۆر باش ئێمە بەردەوام دەبین لەگەڵ کوردەکان کە لە دڵی ئێمەدا زۆر گرانن لە هەولێر و لە سلێمانی لەگەڵیدا ئەو پێشمەرگانەی کە لە دژی سەدام و داعش و چەندانی تر جەنگاون دووبارەی دەکەمەوە بە هەمان شێوە کوردەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئەوەی کە ئێمە فێری بووین بۆیە کارکردن لەگەڵ هێزە کوردیەکان و ئەوانی سووریاش بۆ دڵنیابوونە لەوەی هاوسەنجێکی گونجاو هەیە کە هەردوو کوردانی هەردوو وڵاتەکە پارێزراو بن ئەمە گونجاوە بەڵام ئاسانیە بەڵام دەتوانین ئەمە ئەنجام بدەین لە عێراقدا هەوڵ دەدەین یارمەتی عێراقیەکان بدەین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لە سووریاش بە هەماشەوە زۆر باشە بەڕێز جەفری بۆ خۆشتان باش ئاگادارن تەواوی زیلهێزەکانی جیهان بەرژەوەندیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراقیش هەیە ئایا کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق تەئسیر لە بەرژەوەندیەکانی ئەمریکان ناکات دووباری دەکەمەوە عێراق و سووریا کەوتونەتە چەقی ناوچەکەدەوە ئەگەر تەماشای عێراق بکەین نەوت و گازی تێدایە لە کوردستانیش بە هەمان شێوە گەورەترین بەرهەمهێنەری گاز و نەوتە نەجیهاندا ئەمەش کوردەکانیش هاوڕێی هاوپەیمانی کۆمەلگای نێودەوڵەتین بۆیە سیاسەتی ئەمریکاش لەم ناوچەیەدا بۆ پشتیوانیکردنی هاوپەیمانەکانێتی زۆر باشە زۆر بەڕێز جیمس جەفری نوێنەری پێشووی ئەمریکا بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕاستەخۆ لە ڤێرجینیاوە لەگەڵمان بووی
گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمە کاتێکی خۆش.